Birêvebiriya Perlemanê Riksdagsförvaltningen çi dezgehe, çawa dihête damezrandin û karê wê çi ye? Ji bo kan bersivê ser van pirsan û gelek pirsên din wergirin, me serdana seroka Birêvebiriya Perlemanê kir. Ja, jag heter Katrin Flossing. Jag är 57 år och jag är... من ناوم كاترين فلوسینگە. تەمەنم 57 ساڵە. سەرۆکی بەڕێوەبەری پەرلەمانم واتە ریکسداگسفۆرڤالتنینگەن. لەلایەن پەرلەمانەوە بۆ ئەو ئەرکە هەڵبژێردراوە. خۆی ئەم ئەرکە بۆ ماوەی 4 ساڵە وا 3 ساڵ و نیوی تێپەڕی. Tu dikarî danasîneke giştî bo vê birêveberiyê bikî çi ye û karê wê çi ye û di çi warî de ye? Ja, det finns mycket att säga för en stor... دیارە دەتوانرێت زۆر شت بگوترێ. ئەوە ئیدارەیەکی زۆر گەورە و ئاڵۆزە کە دەتوانم بە کورتی بڵێم ئامانجی هاوبەشی هەمومان ئەوەیە کە بۆ ئەندام پەرلەمان باشترین ژینگەی کار پێکبێنین. بۆ ئەوەی ئەوانیش بە باشترین شێوە ئەرکی خۆیان بەرامبەر بە دەنگدەرەکانیان بەڕێوە بەرن. ئەو ژینگەها ku tu bas dikî çawa dihête afirandin? Det gör vi på många olika sätt kan man säga. Dels handlar om... بە زۆر شێوە ئەو ژینگەیە پێک دێت. پێش هەموو شتێک گرنگە کە ئێمە خۆمان تێگەیشتوو بین. شارەزاییمان لە کارەکانماندا هەبێ لە ئاستێکی پیشەیی بەرزدا بین بۆ ئەوەی بتوانین هاوکاری ئەندام پەرلەمانەکان بکەین. پاڵپشتیان بین و ئامار و زانیاری بخەینە بەردەستیان. لایەنە یاسایەکانیان بۆ ڕوون بکەینەوە. بناغە یاساییەکان بۆ پرۆژەکانیان ئامادە بکەین. یارمەتی ئەوان بدەین بۆ ئەوەی کە پێشنیارەکان بە شێوەیەکی دروست دابڕێژن و بینوسن. هەروەهارکی ئێمەیە کە ژینگەیەکی باش و تەندروست و پێداویستی پێویست بۆ کاری ئەندام پەرلەمان مسۆگەر بکەین. هەموو پێداویستی ئیداری و خزمەتگوزاری پێشکەش بەوان بکەین. ئەگەر هەموو پێداویستیەکان ئامادە بێ ئەوە ئەوان تەنیا بە کاری سەرەکی خۆیان کە کاری سیاسی یان وتوێژ لەگەڵ هێزە سیاسیەکان و کاروبارەکانی دیکەی ئەندام پەرلەمانی خۆیانە خەریک دەبن. تا çi radeyê hûn xwenêzîkî endam perleman dikin yan jî ta çi qonaxê hûn alîkariyê bi wî yan bi wê re dikin? Om vi tar först utskottsarbetet, för att det är ju där allting förbereds innan det ska komma till beslut i kammaren. با لە سەرەتادا باسی کاری لیژنە پەرلەمانیەکان بکەین لەبەرەوەی هەموو شتێک لەوێ ئامادە دەکرێت. پێشەوەی پێشنیار بچێتە پەرلەمانەوە بۆ دەنگدان کارمەندەکانی ئێمە دابەش کراون بەسەر 15 لیژنەی پەرلەمانی و کۆمیسیۆنی یەکێتی ئوروپا. لە هەر لیژنەیەکیشدا 17 ئەندام هەیە. ڕێژەی ئەندامەکانیش بە پێی گەورەی پارتەکەیە. دیارە دەتوانم بڵێم کە هەر لیژنەیەکی پەرلەمان خۆی لە خۆیدا پەرلەمانێکی بچووکە. هەر لیژنە ئیدارەی خۆی هەیە، واتە کانسلی. بە سەرۆک ئیدارە و ژمارەیەک پسپۆر و کارمەندەوە لە نێوان 6 هەتا 12 کەسدایە. کارەکەشی ئەوەیە کە ئامار و زانیاری گرنگ پەیدا بکات و لەبەردەست ئەندامانی لیژنەی پەرلەمانی دابنێت. هەروە ئەو کارمەندانە پرۆژە یاسایەکان بە شێوەیەکی دروست بۆ ئەندامانی لیژنەکە دەنووسن. بە واتایە کە لە نێوان کارمەندان و سیاسەتوانەکان کە لەلایەن گەلەوە هەڵبژێردراون هاوکاری لە ئاستێکی بەرزدایە. لەسەر ئاستی پەرلەمان بەگشتی ڕێخستنی تایبەت بۆ ئەوان هەیە کە هەموو جۆرە هاوکاریەک پێشکەش دەکەن لە ماوەی پلاندانان بۆ کاری دانیشتنەکانیان، شێوەی بەڕێوەبردننی دانیشتنەکان، شێوەی داڕشتنی یاساکان، نووسینی نامەکان، داواکاری لە دام و دەستگاکانی دیکە و گەلێک نووسراوەی دیکەش. وەکو ئەم دەزانن سەرۆکê Birêvebiriya Perlemanê endame di Komîsyona Serokatiya Perlemanê de. Ev endamtî çi qasî giring e bo karê we? Det är ju så att vi som myndighet leds av en styrelse. ئێمە وەکو دەستگایەکی دەوڵەت لەژێر سێبەری کومیتەی سەرپەرشتی پەرلەمان واتە ریکسداگستیرەلسەدا کار دەکەین.
لەو کومیتەیەشدا دە ئەندام هەیە. سەرۆکی پەرلەمان سەرۆکی ئەو کومیتەیە دەبێ. من لەو کومیتەیەدا بەرپرسی جێبەجێکردنم واتە وێدێ. دقیقاً وەکو سەرۆکی جێبەجێکردن لە کەرتە تایبەتەکاندا. لە دەستگاکانی دەوڵەتیشدا ئەم ئەرکەی من وەکو بەڕێوەبەری گشتی دەناسرێت واتە فۆرەترێ دەرە. پرسên ewlekariya Perlemanê yek ji girîngtirîn aliyên jîngeha karê Perlemanê ye. Gelo ewlekarî jî berpirsariya we ye? Nej, säkerhet är ju en av de viktiga frågorna. بەڵێ بۆ ئاسایش بەشێکی تایبەتیمان هەیە. ئاسایش بۆ پاراستنی زانیاریەکان، نهێنیبوونی زانیاری هەستیار، ئاسایشی پەیوەندی، کۆمونیکاسیۆن، ئاسایشی باڵەخانەکانی پەرلەمان، تاقیکردنەوە لەسەر گونجاوبوونی کارمەندەکان و هەروە ئاسایشی ئەندام پەرلەمانەکان. خۆی زەحمەتبوونی کاری ئێمە لەو بوارەدا ئەوەیە کە ئێمە دەمانهەوێ کاری پەرلەمانی کارێکی کراوە بێت، ئاشکرا بێت و بە هیچ شێوەیەک نامانەوێت شوورەی ئاسن لە دەوری خۆمان وەک پەرلەمان بکێشین. بەڵام بەداخەوە ئێستا وای لێ هاتووە مرۆڤ دەبێ ئاگای لە خۆی بێت و هوشیاری دەوروبەر بێت، خۆی لە مەترسی تۆرۆریزم بپارێزێ. ئەو ڕێنمایانەی ئاسایش کە بۆ ئێمە هەن دەمانەوێت تا دەکرێت بەنهێنی بێت و بەرچاو نەبێ. Endamên Perlemanê sekreterên wan hene. Gava hûn sekreteran ji wan re destnîşan dikin ta çi radeyê hûn hemahengiyê di navbera rengê siyasî yê endam perleman de û sekreterên wan de diparêzin. Bra fråga. För att det är så här att Riksdagsförvaltningen, vi är 600 ئەوە پرسیارێکی بەجێ بەڕێوەبەری پەرلەمان لە 650 کارمەند پێک دێت کە خزمەتگوزاریەکان بۆ 349 ئەندام پەرلەمان و سەرۆک پەرلەمان پێشکەش دەکەن. بەڵام هێزە سیاسیەکانیش لەلایەن خۆیانەوە کار بە ئەندامەکانی خۆیان دەسپێرن لە بارەگاکانی پارتەکانی خۆیان داواتە. ئەوانیش نزیکەی 400 کەسن. بەڵام ئەوانە کارمەندی ئێمە نین. ئەوە ئیدی کاری پارتەکانەکە کار بە کێ دەسپێرن و چۆن هەڵیان دەبژێرن. بەڵام ئەوەی کە ئەرکی ئێمەیە دەبێ بۆ ئەو کارمەندانە ژووری کار دیاری بکەین و ئامێری کار و ژینگەی باش بۆ کاری ئەوانیش دابین بکەین. Seferên endam perleman û qerebûkirina wan seferan li gor çi pîvanan destnîşan dibe û çawa cêbicê dibe? I riksdagsordningen, det är ju delvis en grundlag. بەگشتی دەتوان بڵێم کە لە یاسادا دیاری کراوە کە کومیتەی بەڕێوەبەری پەرلەمان هەبێت و بەڕێوەبەری پەرلەمانیش هەبێت. هەروەها دەسەڵاتی هەر دەستگایەکیش بە پێی یاسا دیاری کراوە. پرسی بودجەی پەرلەمان بەگشتی لەلایەن پەرلەمانەوە دیاری دەکرێت. کومیتەی بەڕێوەبەری پەرلەمان بودجەی بەڕێوەبەری پەرلەمان دیاری دەکات. منیش بڕیار دەدەم کە ئەو بودجەیە چۆن دابەش بکرێت. لەبەرەوەی کە گەلێک جۆر سەفەر هەیە. بۆ نمونە هاتوچۆ بۆ پەرلەمان، سەفەر بۆ شارەکانی دیکە بە مەبەستی کۆبوونەوە، سەفەری وەرگرتنی ئەزمون، سەفەری لیژنەی پەرلەمانی و سەفەری شاندەکانی پەرلەمان بۆ شوێنە جیاجیەکان. بۆ هەرکەم لەو سەفەرانە سنوورێکی دیاریکراو هەیە. وەک نمونە بۆ هەر ئەندام پەرلەمانێک لە ساڵدا 50,000 کرۆن دابین کراوە. تەنیا بۆ ئەو سەفەرانەی کە خۆی بە گرنگی دەزانێ. ئەمە لە دەرەوەی ئەو سەفەرانەیە کە باسمان کرد. بەڵام بۆ لیژنەی پەرلەمانی ڕێژەیەکی دیکە پارە دابین کراوە لەگەڵ ئەوەی کە ئەو ڕێژەیەش سنووردارە. Birêvebiriya Perlemanê bawernameya îso wergirtiye. Îso rêxistineke navdewletî ye ji bo standardkirinê. International Organization for Standardization. Jag tycker det är viktigt att vi som förvaltning både گرنگە ئێمە بۆ کەسانی دیکە نمونە بین. ئەو کەرستانەی کە ئێمە بەکاریان دەهێنین گرنگە بۆمان کە ژینگە دۆست بن. پاراستنی ژینگە ئەرکی هەمومانە. تەنیا یەک پەرلەمان هەیە. هەموو کەسێکیش چاوی لەسەر ئەو پەرلەمانەیە. هەر بۆیە گرنگ و پێویستەکە لە بواری پاراستنی ژینگە ئێمە پێشەنگ بین. Duwarê organîzekirinê de Swêd welatekî pir li pêş e. Di karê îdareya we de mirov dikare bêje karê we filan salê ji filan salê rêkûpêktir bû? Inte riktigt på det sättet kanske, men däremot så gör vi ju... بڕوا ناکەم بەو شێوەیە بێت. بەڵام وەکو هەموو دەستگاکانی دیکەی دەوڵەت ئێمەش ساڵانە راپۆرتی خۆمان دەنووسین. راپۆرتی ئێمە پێشکەشی پەرلەمان دەکرێت.
لەوێ ڕادەردەکەوێت کە چیمان کردووە و چیمان نەکردووە. بەڵام بەراوردکردن زەحمەتە لەبەر ئەوەی هەر قۆناغێک ئاستەنگ و کێشەی خۆی هەیە. لە هەر قۆناغێکدا گرنگی بە هەندێک بوار دەدرێت. لەم قۆناغی ئێستادا ئێمە گرنگیمان داوە بە شێوەی پێشخستنی کار لە بواری تایبەتمەندیەوە. لە ژێرناوی پلانی بەڕێوەبردنی 2014دا هەوڵ دەدەین لە ماوەی 4 ساڵدا شێوەی کارکردنمان پێش بخەین. دیارە بۆ واتایە ناکە لە ڕابردوودا پێشکەوتن لە کاردا نەبووە. ئێمە لەو 4 ساڵەدا زیاتر جەختمان لەسەر ئەو مەسەلەیە کردووە. لە هەرێما کوردستانê پەرلەمان هەیە û gelek endam perleman dê vê hevpeyvînê bibînin. Tu dixwazî ji gelê Kurdistanê re bigiştî û ji endam perlemanên Kurdistanê re çi bibêjî? Jag skulle nog kunna säga mycket till dem, men jag tror att det är زۆر شت هەیە کە دەتوانرێ بەوان بگوترێ وەک نوێنەری گەل ئەرکێکی یەکجار گرنگ لەسەر شانی ئەوانە. لەبەرەوەی ئەو کارە گرنگە بە شێوەیەکی باشیش بەڕێوە بچێ پێویستە ئۆرگانیزاسیۆنێکی باش لە دەوروبەری ئەوان هەبێ. پسپۆر هەبێ کە یارمەتی دەریان بێ، ئامار و زانیاری پێویست بخەنە بەردەستیان، ژینگەیەکی کاری بۆ ئەوان دروست بکەن کە بە باشترین شێوە سیاست بکەن، یاسا بە ئافرێن و ئەرکەکانیان جێبەجێ بکەن. Ji bo 349 endam perleman û serokê perlemanê 400 endamên partiyên hêzên siyasî û 605 karmendên pispor û şareza amade ne ji bo alîkariya endamên perlemanê bikin, tenê ji bo ku bi baştirîn şêwe karê xwe yê perlemanî birêve bibin.